بەڵێ بینێرانی خۆشەویست لەگەڵتاندا بەردەوام دەبین ئێمە بەر لە دەستپێکی پرۆگرام تۆزێک لەگەڵ میوانەکەماندا تاوچێ و ڕوونکردنەوە دەکەین بە خۆشحاڵیەوە. ئەمڕۆ باس لە مێژووی دێرینی جەژنی نەورۆز دەکەین و وشەی ڕەسەنی نەورۆز مانای چییە بۆ کێ دەگەڕێتەوە ئایا پەیوەست کراوە بە کێوە لە ڕووی مێژووەوە هاوکات ئەفسانەیەکی دراوتە پاڵ تا چەند ئەم ئەفسانەیە ڕاستە و ئەومان بۆ ساغ دەکاتەوە کە ئێمە بە شادیگەڕانی چەکوشەکەی کاوەی ئاسنگەر جەژنی ئاگری نەورۆز دەکەینەوە و دەیگێڕین وەکو ڕوونە جەژنی نەورۆز کۆتایی مانگێکی هەتابێ و دەستپێکی سەری ساڵی نوێی کوردیە بۆ زیاتر ڕوونکردنەوەی مێژووی نەورۆز و هەروەها ئەو دابوونەریت و کلتورانی کە دەسا دەستگواستراونەتەوە و ئێمە و گەلانی تریش لەگەڵ ئێمەدا یادی دەکەنەوە باسی لێوە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەرمان هیدایەت کە نووسەر و لە کۆڵەری مێژوویە لەگەڵماندا ئامادەیە. دکتۆر گیان بەیانی باش. بەیانیتان باش. نەورۆز لە ئێوەی بەڕێز و خۆشەویست پیرۆز بێ و هەروەها لە هەموو نەتەوەی کوردی درێر پیرۆزەکەم. هیوادارم هەمیشە نەورۆز ماهی سەرکەوتن و شانازی بێ. لە ڕۆژی نەورۆزە شاری کەرکووک ئازاد کراوە. دوو نەورۆز بۆ خەڵکی کەرکووک، ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژی سەرکەوتنە. هەمیشە لە نەورۆزە کورد شانسی بردنەوەی هەبووە لە هەموو قۆناغەکانە. هیوادارم ئەم نەورۆزەش مای سەرکەوتن بێ بۆ هەموو نەتەوەی کورد. بە هیوای هیوا خوازین. دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین با بگەڕینە بۆ سەر وشە ڕەسەنەکەی نەورۆز یاخود بگەڕینە بۆ ناوەخنەکەی ئایا وشەی ڕەسەنی نەورۆز واتای چییە؟ بۆچی ناوی نەورۆزیان لێناوە؟ نەورۆز ناوێکی فارسی یان کوردیە. تو ئەمە پرسیارە بکەین چونکە فارس خۆی بەخاوە نێزانێ. لە ڕاستیە کاتی وشەی نەورۆز داهێنراوە نەتەوەی فارس بوونی نەبووە، نەتەوەیەک نەبوو بە ناوی فارس. ئەمە لەلایەک. لەلایەکی تر نەورۆز ناوێکی کۆنی کوردیە. ناوێکی کۆنی کوردی ئەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ. بۆ نمونە ئەمە ئێمە لە 2000ەکانی یا 80ەکانی 70ەکان ناوێکمان نەناوە. هەنێک کەس هەیە شارەزای مێژووی خۆی نییە. بەڕاستی کورد زۆر شارەزای مێژووی خۆی نییە و ئەو مێژوو نووسانش کە هەن لە ڕابردووە وەڵامێکی پڕ بە پێستی شتەکانیان نەداوەتەوە بۆ نەتەوەی کورد. وتیانە نەورۆز جەژنێکی کوردی. ئاخە چۆن کوردیە؟ ئەبێ ئێمە ئەوە بسەلمێنین. نەورۆز ئەگەڕێتەوە بۆ زمانی ماد واتە زمانی کۆنی کورد، زمانی گۆتیەکان بۆ هەزاران ساڵ پێش ئێستا، بۆ نزیک 10,000 ساڵ پێش ئێستا ئەم ناوە هەبووە، ئەم جەژنە هەبووە و شارستانێتی کورد زۆر کۆنە. خەڵکێکی ڕەنگە باوەڕ بۆ مە نەکا. ئەی خێرت و لە ڕۆڤیای بادینانە دێک هەڵەدەیتەوە 8,000 ساڵ پێش هەیە، چەرمونە ئەم 10,000-12,000 ساڵ پێش هەیە. ئەمە خانووە دروست کراوە. بێستان سووری 7,000 ساڵ 9,000 ساڵ پێش ئێستەیە کە ئێمە 10,000 ساڵ پێش ئیسە خانومان دروست کرد بێ و 12,000 ساڵ خانومان دروست کرد بێ توانیمانە جەژنێکش بکەین بۆ خۆمان. بۆیە ئەم ناوە ناوێکی کۆنی کوردیە. هەندێک کەس پرسیاری ئەوەکەن بۆڵێن ڕووز لە کرمانجی خوارووە واتە لە کوور لە ڕووکەڵ و ڕوو بەختیاری و داهگولی و ئەمانەیە ڕووز هەیە، هەر ڕووز بەکاردێنن. دوایی لە مثاڵێن نەورۆز نەو خۆی نیو ئیسە ئینگلیزی لەوە هاتووە. نەو لە بەرنامەی ترشا باس ئەمەم کردووە لێرە دوو پاتێکەمەوە. بۆ نمونە ئەگەر مناڵی یەکەم لە دایکە بێ پێوترێن نەوبەرە. نەوبەرە واتە یەکەم بەر، بەری نوێ، بەری تازە. شارستانێتی کۆنی کەرکووک یەکێک لە ناوەکانی یەکێک گاسووری پێڵێن لە قۆناغەکە، لە قۆناغێکی ترا پێوترێن نووزێ، نوێزێ. هەنێ بۆ چوونی مێژووسان پیان وایە ئەمە ڕەنگە بە ناوی کەسێکەوە بێ بەس واتە ڕاستەقینەکەی واتە شارستانێتێکی نوێ پێم وایە پەرزگایەک لەوێ دروست کراوە واتە لە دایکبوونێکی تازە نوێزێ نوێزێ. دوایی هەر هەولێر بڵین کرمانجی ناوەڕاست هەولێرێکەی بە نوێ ئەڵێن نوو، کرمانجی ژوورش هەر ئەڵێن نوو. بۆیە نەورۆز واتە ڕۆژێکی نوێ بە زمانی کۆنی کورد هەزاران ساڵ پێش ئێستا. خۆ زمانی کۆنی کورد سۆرانی تازەیە، 200 ساڵێکە سۆرانی نووسینی پێکرێ، 200-300 ساڵێکە سۆرانی نووسینی پێکرێ. خۆ تۆ نابێ بڵێ بۆ بە سۆرانی نییە.
ئاخر خۆی شێوەزاری سۆرانی تازەیە پێشووتر نەتەوەی کورد بە یەک زمان قسەی کردووە بە تێپەڕبوونی هەزاران ساڵ بۆ بە چەند شێوەزارێک ئەگەر نا بگەڕینەوە سەرچاوە مێژووە فارسیەکان یۆنانیەکان عەرەبیەکان ڕۆمیەکان و ئەو شتانێک کە کورد خۆی نووسوێتی لەسەر مێژووی خۆی گۆتیەکان و ئیلامێکان و میتانیەکان و کاسیەکان و مەساژتەکان و کیمیریەکان کە دوورگەی کیمیریای ئۆکرانیا ئەگەڕێتەوە بۆ کیمیریەکان کە تیرەیەکی کوردن سکایەکان لێ بوونە کە هێرۆدۆت باسێکە ئەمانە گشتی ئەڵێ بە زمانی ئاڤێستایی قسەیان کردووە زمانی خۆی زمانی ئاڤێستایی نییە ئاڤێستا پەرتوکێکە داباریوە بۆ ئاشۆ زەردەشت بە زمانی کۆنی کورد بەس دوژمنانی مێژووی کورد و هەڵ خەڵەتێرەنانی مێژوو کوردی بێ ئاگاش دێت ئەڵێ زمانی ئاڤێستایی لە ڕاستیە زمانی ئاڤێستایی نییە زمانی کۆنی کووردە کە ئاڤێستایی پێنووسراوەتەوە نەورۆزش بەو زمانە کۆنە وتراوە واتە ڕۆژێکی نوێ زۆر باشە دکتۆر فەرمان ئەگەر لە گێڕانەوەیەکی مێژوودا کاتێکە سێرچێکی ئەەکەین بۆ نەورۆز تۆزێک باسی پاشای مادەکان دەکات دەڵێت ئەوان ئەم جەژنەیان دروست کردو بە ئاگرکەوتنەوە ئایا ئەمە تا چەند ڕاستە ڕووداوی نەورۆز توانین بڵێن پەیوەندی بەچیەوە هەیە بڵێ مەبەست ئەوەیە بەڵێ بۆچی گێڕانەوە مێژوویەکە ئیخاتە پاڵ ئەوان ئایا پەیوەندی بە ئەوانەوە هەیە کۆتایی پاشای مادەکان زوحاک ئاستیاگە بەڵێ کاوەش کوڕشە ئەمە درۆیەکی گەورەی دوژمنانی مێژووی کوردە درۆیەکی زۆر زۆر گەورەیە چونکە ئێستا پەرتوکێکی تازەم لەبەردەسەوە لەژێر چاپایە بە ناوی شاکاناکۆ شاکۆناکۆ بۆی خەڵتێ بگا شاکاناکۆ وشەیەکی کۆنی ئیلامیە زیندوم کردێتەوە هاورد بە ناو فەرەنگی کوردیەوە لەمەودا بە ئیمپراتۆر ڕۆشنبیری کورد و نووسەری کورد ئەتوانێت بڵێ شاکاناکۆ لە پاشا گەورەتر بۆ لە ئیدام لە شاکاناکۆیە هەموو ئەو شتانم بە جوانی ڕوون کردوتەوە کە هەموو هیتێکان و لۆلۆیەکان و ئۆراناتۆیەکان و سۆمەرێکان و هەموو ئەو تیرە کوردانە گۆتیەکان هەموویان جەژنی نەورۆزیان کردووە هەمووی بۆ نمونە لای هیتیەکان 38 بۆ 40 ڕۆژ بووە چلە ئێستا بەشێ لە ئێزیەکان شوێنی یانەیە لە پەرزگان پێ وترێت چلەخانە بۆیە ئەوە درۆیەکی شاخدارە دوایی پێش هەموو شتێک ئاستیاک ناوی ئاستیاک نییە ئاستیاک ناوێکی فارسیە بۆ نمونە چۆن بە حەزرەتی پەیامبەر ئیبراهیم برای ئێمەیە ناوی برای ئێمەیە خەڵکی ئورڤایە ئورڤا کە ئێستا بۆتە ئورفا لە باکووری کوردستانە کردیانتە براهم و ئبراهم و براخم و ئیبراهیم و ئەو ناوەش ناوێکی بە وێنانی کراوی دوایین پاشای ماتەکانە و بە بابلیش ئاستیۆخۆشیان وتووە بە نازامی یۆنانی ئاستیاگیان وتووە بە ڕۆمانی شتێکی تریان وتووە خۆی ناوی ئەشتەرە وێگەیە ئەشتەرە وێگە واتە ڕمۆشێن بە زمانی کۆری مار دوایی کوڕش چییە کوڕش لە هیچ مێژوویەکە ینی ئێستا دروست کراوە کوڕش شتێکی وانە بوو پاشایەک بووە کچەزای ئەشتەرە وێگە بووە ناپاکی لە باوی کردو و فەرماندەیەکە بۆ ناوی هارپاک بووە خۆی لە ڕاستیە هارپیز بووە چونکە خیانەت و ناپاکی لە ئیمپراتۆرەتی مات کردووە هەموو داستانەکانی کۆڕش ئیسک بەرزەوە کراوە و کوڕشی بزرگ و کوڕ هەمووی لە ڕێی ئەم ئەفسەرەوە بووە تەنانەت وێنانی داگیر کردو بابل کورد داگیری کردووە ئێستا لە مێژووە ئەم پیاوە هیچ نەبووە ڕۆڵێکی نەبووە دوای فارس نەتەوە نەبووە تیرەیەکی هندی بوونە هاتوونە زمانی مادەکانیان بەکارێناوە جلوبەرگی مادیان بەکارێناوە کە ئێستاکە زانی زمانی فارسی زمانێکی لاوازە بۆیە ئەم زمانە هیچی پێ نەنووسراوەتەوە هیچ لە 1000 ساڵی ڕابردوو لێ دەرکە هیچ نییە بۆیە لە پەرتووکی ڕێنواری ڕەچەڵێکی کورد بەشی دووەمان ڕوونم کردوتەوە کە ئەڵێ لە سەردەمی دیاکۆیە میر زێباری بەلوچ کە تیرەیەکی هاوتیرەی زەنگەنن بەلوچ کوردن لە بەرنامەی ترە هەر لەیرە کە دانشینە ڕوونم کردوتەوە باسم کردووە ئەڵێ میر زێبار لە جەژنی نەورۆزە لە سەردەمی دیاکۆیە لە ئەسپەکەی گلاوە کەوتۆتە خوارەوە مردووە لە جەژنی نەورۆزە دیاکۆ یەکەم پاشای مادەکانە ئەمە لەلایە پەیوەندی بە ئاستیاکەوە دوایی من ڕووی دەمەکەمە مێژوو نووسان
مێژ و نووسانی ئەوەی دڵسۆزی کوردن ئەوەی هەر کوردشمانەیە مێژ و نووسی خۆفرۆشمانەیە ئەڵێ زەردەشت کورد نییە و نەورۆز کورد نییە ئەمانە بەڕاستی بە خەڵکی ناپاکیان نەزانم هەر کەسی ئەو قسانە بکە چۆن بەبێ بەڵگە واتوت چۆن بەبێ بەڵگاڵی زەردەشت کورد نییە چۆن وتت بێ ئەوەی بزانین واتای زەردەشت چییە بۆی ئاوێستا ینی ئێستا ئاوێستا پەرتووکی ئاوێستا واتە ئێستا چۆن کورد نییە هات کە چۆن سوورەت ئاەت لە ئاوێستایە هات کوردیە یعنی فرەهات یعنی خێر و بەرەکەت چۆن کوردی نییە بۆیە پشتیوان بە ئاهورا مەزدا پشتیوان بەخوای گەورە لەم پەرتووکە وەڵامێکی کەمەرشکێنی ئەو پێنووسە ناپاکانم داوەتەوە کە مێژووی کوردە دزن مێژووی کورد خزمەتی دوژمنانی نەتەوەی کوردەکەن لە شاکانە کۆیە بەم نزیکانە چاپە بێ کێشەم نییە مادام گەیشتە ژێر چاپ هەموو هەتا ماوم لە ژیانە ئەم پەرتووکە چابێ زۆر خەمی ئەوم بەس مادام چۆ ژێر چاپ گوێم لێ نییە چاپە بێ و پارێزگاری و بەرگریرامێکی گەورەیە لە مێژووی نەتەوەی کوردی دلێر زۆر باشە تەحەداکەم ڕوبەڕووی هەموو مێژ و نووسانە بمەوە یەک پاشایەکەم بۆ بدۆزنەوە ناوی زوعاک بێ بەڵێنتانە دەم یەک دەکە با قسەکەم ڕوونکەمەوە ببوورە تکاکە فەرموو فردەوسی لە ئەبوو مەنسوورەوە شتەکانی وەرگرتووە کورد دێ لە فردەوسیەوە شتە وەرەگرێ لە کاتێکا پەرتووکێکەیە بە ناوی خودای نامک فەیلیە زمانی کۆنی ساسانیەکانە کردیانە فارس کردیانتە خۆتای نامک خودای نامە بریتە لە مێژووی دروستبوونی گردون هەتاکو سەردەمی ئانە و شێروان و خەسرەوی ساسانی ئەڵێن ببوورە پاشایەک نەبوو ناوی لە ساسانیە ناوی خەسرەو بێ خەسرە و ناوی پاشا بوو بە پاشایان وتۆ خەسرە و واتە خاسرە و خاسڕەفتار لە سەردەمی یێزدان کوردی سێمە پیاوانی ئاینی زەردەشتی و مێژ و نووسەکان و ڕۆشن بیرەکان و خانەدانەکان و ئەمانە هەساون بە کۆکردنەوەی مێژووی کورد لەسەر سینگی خەڵک وتراوەتەوە و پەرتووکیش هەبووە لە سەردەمی زووە مێژ و نووسە یۆنانیەکان و مێژ و نووسە ڕۆژنامەیەکان لەو سەردەمەیە هاتوونە مێژووی کوردیان گشتی گردەوە کردو پێکەوە بە ناوی خۆتای نامک ئبن مەقفع ئەو پەرتووکەی هاردوو نووسیوە بە ناوی سیر الملوک و ئەو شتانە کۆمەڵێ تەبەری و مەسعودی و نازانم چێ ئەمانە هاتوونە ئەو سەردەما سوودیان لەو پەرتووکە وەرگرتووە ئێستا ئەو پەرتووکە گوون کراوە بەس ئەڵێن لە 2018 لە فنلەندا مێژووی نووسێک ناوەکەی بین کردووە لە بەرەمنەیە هاتووە خۆتای نامک کە پێچەوانەی فیردەوسیە من بۆ لە فیردەوسی شتوەردم فیردەوسی ڕۆستەمی زاڵی کردە بە سستانی لەبەر ئەوەی ئەو کەسایەتیانە کە باس کراوە لە نەورۆزە لە پەرتووکی ئاوێستایە هەیە لە پەرتووکی ئاوێستایە هەیە بەس کورد تا ئێستا ئاوێستای وەکو سەرچاوەیەکی مێژووی خۆی وەرنەگرتووە من پێت ئەڵێم ئەژدەهاک نازداوی بێوار ئەسپە ئەژدەهاک با بزار هەموو مێژ و نووسی کورد بزانێت لە پەرتووکی ئاوێستایە ناوی ئەژدەهاک دیاری کراوە جوغرافیەکەشی دیاری کراوە شارەکەشی دیاری کراوە ناوی کەی قوبات کەی خەسرە و کەی کاوس هۆشنگ کەی خەسرە و کەی خەسرەوی مادی کۆن کوڕی کەی قوبات پێشدادی و کیانیەکان نەک سەردەمی ئیمپراتۆرەتی ماد ئیمپراتۆر شاکاناکۆ نەبووە کەی خەسرە و کوڕەزای دیاکۆیە ئیمپراتۆر شاکاناکۆ کەی خەسرە و بەس 9,000 ساڵ پێش چەندین هەزار ساڵ پێش ئێستا هەیە دوایی لە ئاوێستایە ئەڵێ پاشایەکە بوو ناوی ئەژدەهاک بوو خۆی ناوی ئەژدەهاک نییە نازناوی ئەژدەهاک بووە خۆی ناوی بێوار ئەسپە بێوار ئەسپ واتە خاوەن 10,000 ئەسپ بێوار ئەسپ پاشایەک بوو وەک جەنگیز خان پاشایەکی بەهێز بووە پاشایەک بوو وەک ناپلیۆن بەس شۆڕشیان دژی کردووە ستەم هەبووە کابرایەکە بووە ئەنجا ئەڵێ چی ئەڵێ شارەکەی ناوی کەرەندە زمانی کۆنی مات جیاوازە لەگەڵ ئێستەیە بەس خۆشبەختانە کەرەند ماوە ئێستا لە نێوان من لە پەرتووکەکەی وێنەی بڵاوە بێتەوە هەموو شتێکی شارەکەی بۆ یەکەم جار وێنەی شارەکەی ئەژدەهاکم بڵاو کردەوە کرماشانیە لە پارێزگای کرماشانە لە نێوان قەسر شیرین و کرماشانە شارێکی ناوی کەرەندە چوم ئێستا بە کۆشکەکەی ئەژدەهاک ئەوترێت کرند کۆینە بە زمانی کەڵوڕی کرند کوینە واتە کرندی کۆن بە زمانی سۆرە بە شێوەزاری سۆرانی شارەکەی کاوەژ ناو کرماشانایە لە فڕۆکەخانەی کرماشان دەرەچی بە فارسی پێوترێ فرۆدگا دەرەچی بەدەست ڕاستە لەسەر ڕێی هەمەدانە
شارێک دەیەکێ ناوی دەهکە بوودا فارس کردێ دەهکە بوو خۆی دێکەوە کەو واتە شین بەس ئەو دێکە بوودا ئەو دێکەوەیە کەوە واتە شین بە زمانی گۆران و کەڵوڕ و لەک و لوڕ و فەیری و ئەوە دەی کاوەیە و کەلهوڕەکان میراگری کیانین کە بێوار ئەسب یا ئەژدەها پاشای کیانەکان بووە زوعاق ناوێکی درۆی فارس هێنایەتی ناوێکی عەرەبیە لەو سەردەمایە نەتەوەی عەرەب بوونی نەبووە نەتەوەی فارسش بوونی نەبووە هەر کەسی ئەم قسانەی من ئەسبابێتە بەرامبەرم لە تەلەڤیزۆنەوە سەلمانی من واز دەنووسین دێنم ضحاك يعني كسك زور خنين يعني زور بخنيتوا كسك زور بيكني بس ماني كربكيلين خنينه بله كسك زور بيكني ضحاك ناويكي عربية طازية ناويكي سردمي دواي هاتني إسلاما في الدوسي أو نواني تيقدا ورستمي زاباني واتا دو زاب رستمي زاباني كردو بر رستمي زابلي همو كردين لن زابلية هاي رستم شون كرده اگر وابه باشا دكتور بۆچی ئەو مێژووە شاردراوەتەوە لە مێژوودا ون کراوە هەڵخەڵەتانێک لە جۆری ئەفسانە دروست کراوە و چیرۆکان دراوەتە پاڵ بۆچی ئەمە دروست کراوە خۆی کورد حەزی لە ئەفسانە هەیە کورد خۆی هەموو ئەفسانەکان کوردیان هێناوە لە مێژووە چیرۆکە ئەفسانەیەکان بڕۆ سەی لە پەرتوکە تازەکەمان بردنی تیانە بێ پێشکەشتانەکەم لە هونەری مانایەکانە لە هونەری ئۆراراتۆیەکانە لە هونەری سۆمەرەکانە کە ئەمانە گشتی باوە گەورەی کوردن مرۆڤی باڵدار و گای باڵدار و نازان چی و ئەم شتە ئەفسانەیانە هەبووە مێژووی کاوەی ئاسنگەر کاوەی کرماشانی و بێوار ئەسپی کرماشانی پاشای کیانەکان مێژوویەکی ڕاستەقینەیە ئەفسانەی تێکەڵ کراوە وەکو چۆن بۆ نمونە ئەوترێت شێخ محمودی مەزن پاشای کوردستان لە دوای جەنگی یەکەم بوو پاشای کوردستان شێخ محمود یەکی کرد لەسەرکردە زۆر کاریزماکانی کورد زۆر کاریزمایە شێخ محمودی نەمر زۆر کاریزما بەس شێخ عوبەیدڵڵای ناهری وەک ئەو کاریزماتیک بووە یعنی ئەوەی خوێندومانە بینیانە خەڵکانێکن تا ئێستا ماوە شێخ محمودیان بینیوە ئەڵێ جارێ پاشای عێراق دێ بۆ سلێمانی خەڵکی یەکسەر ئەڕۆن ڕوو لە پاشای کوردستانەکەن بەداخەوە ئێستا سلێمانیەکێ دێ لە بەغاوە یەکسەر یان هەولێر ڕسمی وێرەی لەگەڵاگرن بس الله الشيخ محمود هاتوتا سليماني اوتومبيل كان برزو كره خلق وازي لباشا العراق هذا هو كاريزماتيك غالطانيه الله الشيخ محمود قول لنا يبري اما راس نيه الشيخ محمود بريندار بو ولا دربني بازيان لا دربن بريندار بويا هندي بولنا باشا زاسال باسي شيدي قهرمان ما مر شاكره رنگ باشا زاسال شيروكي دابرج بوتريت اما فريو بعاسمان يا واكرا اما وابوا بورما يسفر هاد من لبرتوكاكي ترما باسي فرهاد الكتوه فرهاد كيويكي بدا سالكنيو امشت درويه اوش افسانه نيه شيرين او فارس امشتانه دروست كتو ما بزاني فارس دسي دمشتانه تيقداري ميجي كود شيرين جني خسرو پرويز بو خسرو پرويز يكيك بو لباشا هر زبردستو تون روغان خسرو پرويز بهسترين پاشای امپراتوريتي مات بو ببور اساساني بو جني خوشوي سرجنێکی هەبووە ژنی خۆشەویستی خەسرە و پەروێز هاتوو یەک زەسیری پرۆژەکەی کردووە 3000 کرێکار لە بەردەستی فەرادا بووە هەر بەردێکی من وێنەم گرتووە هەر بەردێکی 700 کیلۆیە ئەم تاقە 200 متر پانە 37 متر بەرزە خەسرە و پەروێز ویستێتی یاداشتەکانی خۆی تیا بنووسێتەوە سەرکەوتنەکانی تیا بنووسێتەوە کوڕێکی بە ناوی شێرۆیە ناپاکی کردووە چواردە برای خۆی کوشتووە مەردانشای کوشتووە جێنشینی باوکی لەسەر جێنشینی بۆتی کێشەیان دوای هاتووە ڕاستە ویستی شیرین دایکی مارەکاتەوە باوەژنەی بە شیرین چووە لەسەر گۆڕی خەسرە و پەروێز خۆی کوشتووە ئەم داستانەی شیرین و فەرهاد درۆیە داستانی کە خانای قوبادی نووسەری گەورەی نەتەوەی کورد بە زمانی گۆرانی شێوەزانی گۆرانی نووسێتی شیرین و خەسرە و پەروێز ناڵە شیرین و فەرهاد کوردوان ناوێ دوایش وەرە بێنێ بەرچاوی خۆت بڕۆی بەسەر کۆمارێکی ئەم جیهانە بڵێ ژنەکەت بدە من ئەمەت بۆکەم شتی وابێ لە سەردەمێکی زوو شایەکێکی وەک خەسرە و پەروێز نیوەی ئەم وڵاتانەی ناوچەکە کۆیلە و ژێردەسەی خەسرە و پەروێز بوونە تۆ توانی بڕێ بڵێ وەرە ژنەکەتم دەرێ من ئەم کێوەت بۆی نەکەم ئەوە هەمووی درۆ دەرەسەی فارسە سوکایەتی بە مێژووی کورد و ئافرەتش هەمیشە لە مێژووی کووردا پیرۆز بووە بۆ نمونە کوڕەکەی کوڕش دوو خوشکی خۆی مارە کردووە ناو کووردا شتی وا نەبووە فارس خوشکی خۆیان مارە کردووە بەس کورد
خوشک و دایکی خۆیان یعنی هاوسەرگیریان نەکردو شتیوایان نەکردووە ئەو شتانە لەناو کووردا نەبووە چونکە کورد دەوڵەتی ئیمپراتۆریەتی ساسانی دەوڵەتێکی ئاینی بووە خۆی کورد ئاینی داهێناوە کورد دەوڵەتی ئاینی تێکەڵ دەوڵەت کردووە با هەموو کەسی ئەوە بزانێ کورد ئاین و خواپەرستی تێکەڵی دەوڵەت کردووە لە سەردەمی هیتی و لە سەردەمی ئۆراراتۆی و لە سەردەمی میتانیا بۆ نمونە دروژمی ئیمپراتۆرەتی میتانی میترایە دروژمەکەی کە دوو شێرەیە باڵدارێکە و خۆرێکە ئەمە میترایە ئەوە وێنەی خواوەندی میترایە وێنەی خواوەندی خوای گەورەی میترا بۆیە کورد نەتەوەیەکی ئاسبەرز بووە ڕەوش بەرز بووە و ئێستا کورد چۆنە بۆ نمە دیدگای کورد چۆنە بوو ئافرەت هەمان شتە و ئەم نەورۆزیشە لەگەڵ بوونی کووردا هەبووە و هاتنی نەورۆزیش بەشێک لە مێژووی کۆنی کورد ئەڵێ چی کاتێک کە لەو ڕۆژەیە دیوانی جەمشید داهاتۆتە خوارەوە لە خوا پیرۆزی کردووە جەمشید بەخوای گەورەی وتووە وتوێتی ویستێتی بیکاتە پەیامبەر وتوێتی من بۆ پەیامبەری ناشم بم کە پاشایەک وتێت کەمە پاشایەکی دادپەروەر زەوی دووسێ جا فراوان کردوتەوە بۆ جەمشید نەورۆز دروست بووە ڕۆژی نوێ دروست بووە بۆیە بۆ چوونی میتۆلۆژیای کوردی ئەفسانەگەری کوردی ئەیگەڕنەوە بۆ ئەو سەردەمەی کە جەمشید داوای خۆشکردنی زەوی کردووە پیان وایە پاداشتی نزاکانی جەمشید نەورۆز و بەهارە ساڵی نوێی کوردیە زۆر باشە دکتۆر هەڵدەم کاتەکە ئستیغلال کەم دوو پرسیاری گرنگ کە ئایا لە ساڵ ڕۆژی کوردیا و ساڵ ڕۆژەر دروستە کە ئێمە ئەم ساڵ ئەچینە 2725 ساڵی کوردیەوە ئەمە ڕاستە؟ زۆر باشە زۆر ڕاستە با پرسیارەکەی تریشم هەر پێویستکەم پێوەی بۆی من ئینترنێت بشڕێنم نەتەوەکانی تر چۆن لەگەڵ ئێمەدا یادی نەورۆزەکەنەوە بۆ چیش ئەیکەنەوە پرسیارەکەت تێگەیشتم زۆر پرسیارەکەت استراتیژیە دیاکۆی مەزن کەس تا ئیسا ئەوە نازانێ خەڵکە ڕەڵێ ئیمپراتۆر نەبووە کە کاتێک ئاشوورەکان دەستگیریان کردووە خۆی یەکێک بۆ لە کوڕی خانەدانەکانی مانایەکان پاشانشینی مانایەکان دیاکۆی مەزن کوڕی خانەدانێک بووە کوڕی خانەدان و سەردار و هەزانۆیان وتو هەزانۆ واتە سەرۆک هەرێم پارێزگار کوڕ یەکێک بۆ لە هەزانۆکانی لە نووزێشە لە کەرکووک شار وتیانە هەزانۆ بزانە کورد یەک زمانی هەبووە هەزانۆ شاکاناکۆ ئیشاکۆ واتە سەرۆک وەزیرانی یا دەسەڕاست کوڕی هەزانۆیەکی مانایەکان بووە کاتێک کە دەستگیراویشێتی سربەخۆیی بەدەستبێنێ لە ناو مانایەکانە دووسێ جا شۆڕش سەری هەڵداوە دەستگیریان کردووە ئیمپراتۆر نەبووە نردویانە بۆ ئێستا حەمسی ئێستا دووریان سەتەوە ئاشوورەکان لەگەڵ خێزانەکەیە دوایی هاتوتەوە سوور بووە لەسەر ڕاگەاندنی ئیمپراتۆر کۆشکی هەمەدان دروستەکە کە لە هەمەدانە کۆشکی حکومەتانە دروستەکات ئیمپراتۆرێت ڕاگەیەنێ ئەمە دروستە حوسەتی پێش زاین بەڵام مێژووی کورد زۆر کۆنترە لەمەش کۆنترە مێژووی کورد زۆر کۆنترە ئەتوانین ئێمە تازە ئەمە ڕۆی پیرۆزە دروستە باوکی لەتەوەی کوردە دیاکۆی مەزن بەڵام ئێمە ئەتوانین سەرهەڵدانی ئیمپراتۆرێتی ئۆراراتۆیی بکەین جەژن سەرهەڵدانی مانایی سەرهەڵدانی هیتیەکان سەرهەڵدانی نەمرود واتە نەمر چۆن ئەڵێ شێخ مەحموودی نەمر واتە نەمر پاشایەک بووە هەوڵی نەمری داوە من گومانەکەم نەمرود لە خۆری و سکایەکان بێ پاشایەکی بەهێزی کورد بۆ شارستانێتێکی زۆر کۆم بووە ئێمە زۆر شتی ترمان هەیە سەرکەوتنی ئانۆبانینی سەرکەوتنی کاسیەکان بەسەر بابل و ئەکەد و سۆمەرە بە ناوی کاردۆنیاش کاشیەکان یا کاسیەکان کوردانی لوڕن کوردانی لوڕ و بەختیارین پاشماوەی ئەوە ئێستا پاشماوەی ئەوانن ئێمە سەرکەوتنی گاندێش لە بابلە ئەتوانین بکەینە ڕۆژی سەرهەڵدانی گۆتی دروستکردنی قەڵای کەرکووک لەسەر دەستی ئەکرێ ئێمە بەرنامەیەکی تر بەتایبەت بکەین لەسەر دەستی گۆدی پاشای گۆتیەکان
و کورد ئەم قەڵایی دروست کردووە بەدەست و بازووی کورد دروست کراوە گۆتیەکان دروستیان کردووە و لە پەرتوکە تازەکەمە ئەو خێڵەشی ئەو تیرەی کە ناو گۆتیەکانە دروستی کردووە و فەرمانڕەوا بوون ئەوەشم دیاری کردو. دەستخۆش دکتۆر بەڵێ تەوەری پرسیارەکەی ترت ببوورە. بەڵێ فەرموو. بۆ نمونە فارس و کازاخی و قیرغستانی و ئۆزبەکی و ئەفغانی و پاکستانی ئەمانە جەژنی نەورۆز دەکەنەوە. باشە. چونکە ئەمانە لەسەر ئاینی زەردەشتی کوردی بوونە چۆن ئێستا ئێمە لەسەر دەستی بڵێن عەرەب بووینە ئیسلام جەژنی ڕەمەزان و قوربانەکەینەوە خۆ ئێمە عەرەب نیمان بەس بووینە ئیسلام ئەوانش کورد نەبوونە بوونەتە زەردەشتی و ژێردەستەی ئیمپراتۆریەتە کوردیەکانی ماد و ساسانی بوونە بەمەش بوونەتە بەشێک لەو شارستانێتە بەشێک لەو دەوڵەتە خۆیان بەم جەژنەی نەورۆزەوە گرتووە ئەوانەی کە جەژنی نەورۆز دەکەن ژێردەسەی ئیمپراتۆریەتی ماد و ساسانی و کیانی بوونە کە هەمووی کوردی. دەستخۆش دکتۆرگیان. ئەوە وەڵامی پرسیارێک. سپاس. هەر پرسیارێکتر بێگومان ئەم کێشە گرێدراوانەی کە لە مێژووی کووردا دروست کراوە نازانم بۆچی دروست کراوە بەڵام بە پرۆگرامێک بە دوو پرۆگرام تاون نابێت ئێمە نەتەوەیەکین خاوەن نەژاد و کللتور و مێژوویەکی دێرینین بەڵام لێمان شاردراوەتەوە. بەس بە وەڵام ئەوە دەمێ بۆ دروست کراوە قەینە فەرموو دکتۆر بەڵام بە کورتی بە کورتی وەڵام دەدەم. سپاس دەکەم. باشە. بە کورت و کرمانجیەکەی ئینگلیز هات لە میراتگیری ساسانیە کە ئیسا پێوتری ئێران ئەو خاکی هەموو خاکی کوردستان و ئیمپراتۆریەتی ساسانیە هات لە سەردەمی جەنگی جیهانی دووەمە نەیهێشت کورد بێتە هیچ دژایەتی شۆڕشی شێخ محەموودی کرد ببوورە شێخ عوبێدڵای نەهری شۆڕشی یەزدان کوردی سەردەمی بەدرخانەکان و سەرەتای کۆتایی مێنشینەکان سمکۆخانی شکاک قازی مەحەمەد شۆڕشی ئەیلول شۆڕشی نازامچی حتا لە 16 ئۆکتۆبەرشا دەستی ئینگلیزی تایە کە ئەوەی بەسەر کورد هاتووە. ئینگلیز هات مێژوەکانی گۆڕی و هات کۆمەڵێ شوێنەواران دروست کردو ئێستا لە ئێرانە گۆڕی کوڕش ڕاست نییە هەڵێ گۆڕی کۆڕش پێش شوێنەوار بوو کردیانتە گۆڕی کۆڕش ئێستا کردویانە بە مەزادگا بۆتە مەزارگار ڕاست نییە گۆڕ وانە بووە ئەوە لە پەرتوکەکەمان دیاریم کردووە لە سەردەمی ئیمپراتۆریەتی ئەشکانی و ماد و ساسانیەکانش ئەوانەی کە کوردیش نەبوونە من گومانەکەم ئەشکانیش هەر کوردن تاوێرێکی بەرز شوێنێکی بەرز پێوترێ گۆڕدوخمە گۆڕی پاشا و سەرۆک و وەزیر و دەسەڵاتەکانیان لەناو شاخە بەرزەکانە هەڵکۆڵی و گۆڕێکیان بۆیان دروست کردووە بەو شێوەیە نەبوو ئێستا کوردیان پێ خەڵەتانەوە بەس من کێشەکەم لەگەڵ کوردایە کورد هەر درۆیەکی بۆ بکە باوەڕەکە کێشە مەسعودی و دێتی کوردنەوەی جنیە زۆربەی کورد پێی وایە نەوەی جنی یعنی عەقڵێتی کورد زۆر میلەتێکی خۆش باوەڕە بۆیە نەتەوە لەسەر خاکی کورد دروست کراوە و مێژووشیان بۆ دروست کراوە ڕۆژ ئاوا بە تایبەت بەریتانیا دەستی لە شێواندنی مێژووی کورد زۆر زۆر هەیە و کاتی خۆی بنەماڵەی ڕەزا شای پاهلەوی حیفە کورد مەرحەبایان بنەماڵە پیسە بکە لەبەر ئەوەی بنەماڵەی ڕەزای شای پاهلەوی چیان کردووە هاتوونە مێژوونوسیان بە پارە کردووە بەس بۆ ئەوەی قسە بە شێخ عوبێدوڵڵای نەهری و بۆ نمونە ڕەمزەکانی کورد من بۆچی لە پەرتوکەکە باشی 10,000 ساڵ کوردم کردووە لەو سەرۆ باسی خسم کۆخانی شکاکەکەم بە زۆر گەرێکیان لە شۆڕژگێر و پاڵەوانێک و پڵنگ ئاسایەکی وەک سم کۆخان بکەنە چەتەوە ڕێگر باوەڕکە مێژوونوسی کوردیان کڕیوە ئێستش مێژوونوسمانە هەیە کردراوە بۆ شێواندنی مێژووی نەتەوەی کورد بەس ئێمە دەستمان داوەتە ئەم تێکۆشانە و هەتا ئێمە ببێنین مێژووی کورد بە سەربەرزیە دکتۆریان خەرمان بەرەکەت و ئەو مێژووە هەر سەربەرزە مێژووی نەتەوەی کورد هەر بە سەربەرزی ئەمێنێ هیچ ئیمپراتۆریەتێک هیچ نەتەوەیەک هیچ دەوڵەتێک هیچ مێژوونوسێک قەت ناتوانێت مێژووی کورد لە ناوپە کورد نەتەوەیەکی زۆر بەرزتر لێرە مادام چەند هەزار ساڵە خۆمان گرتووە هەر بە زندیۆتی ئەمێنین بەهیوەی کورد نەتەوەیەکی لێر و سەربەرزە بەدڵنیەوە دکتۆرگیان خەرمان بەرەکەت سواز بۆ ئامادەبوون دووبارە جەژنی سەری ساڵی کوردی پیرۆز زۆر زۆر سواز بوون نەختێ بە گەرم و گوڕی قسان کرد لەبەرەوەی باش مێژووی کورد کرد زۆر ستەم لە کورد کراوە نەختێ بە گەرم و گوڕی قسان بەڵام بەڵێنەوە بە بینەرەندین لە پرۆگرامێکی ترا ئەو مێژووە بە وردیشی بکەینەوە پرۆگرامێک حەقی خۆی بینێت چونکە ئێمە بێ ئاگەین مێژووی کورد پەرتوکەکەم چاک باشە چاپ بوو لەسەر مێژووی ئەوە دکتۆر سەرهەڵدانی کەرکووک باسم کردو بە تەواوەتی لە ڕاستە خۆشین و بەڵێنیشدا بەڵێن ئەدەم پەرتوکەکەشتان پێشکەش کرد دکتۆر فەرمان هیدایەت نووسرە لە کۆڵەری مێژووی سپاس بە ئامادەبوونت زۆر شاد بوون دەستان خۆش بێ دووبارە پیرۆز بێ لە خەڵکی کەرکووک ڕزگارکردنی کەرکووک کەرکووک شارێکی کوردیە بە مێژووی بە خاکی بە ئاوی بە هەموو شتێکی زۆر سپاس دووبارە زۆر سپاس سپاس بۆ هەموو کەسانی کە
لەم ڕێگایەدا تێکۆشان دەکەن بۆی ئەو مێژووی کە خەریکە غەدر لە ئێمە کە تۆ لێمان کراوە ڕاستیکەنەوە. ئێمە نەتەوەیەکین پڕین لە جوانی پڕین لە دێرینی بە ئاگامانەوە بێت هیچی لێنێت. من لەگەڵتاندا بەردەوام دەبم وچانێکی کورد وەرەگەڕین و گەڕینەوە درێژە بە پرۆگرامەکە عادی.